بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خواهی گەورە کە باسی قد أفلح المؤمنون كات تەنها مسلمانەکان سەرکەوتون، اینجا صفتەکانیان باسەکات لە ئەخیرا فەرمێ ئولئیک هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون. ئەوانە میراتگرن کە میراتی چیان بۆ بەجێمێنێ؟ میراتی خانوە کۆن، میراتی پارە، میراتی باخ، میراتی ئەرز، میراتی قەرزاری، میراتی باوکودایک نەخێر، میراتی فردەوسیان بۆ بەجێمێنێ. یعنی چی؟ یعنی فردەوسیش بە میرات ئەگیرێ؟ بڵێ. ئاگاتان لێ مامۆستا فەرمووی چی؟ فەرمووی اللهم ئەعتق ڕقابنا من النار. خوای گەورە گەردنمان لە ئاگر ڕزگارکە. هەر یەکەمان کە دروست بووین دوو تەوق لە ملمانە بووە، تەوقێکیان بەلای چەپە لێ نووسراوە ئەمە ئەهلی ئاگرە، شوێنەکەی لە ئاگرا لەم شوێنەیە ناوەکەشی نووسراوە، شتەکەی تریشیان مەدالیایەکی جوان ئەمە هی بەهەشت و هی فردەوسە ناوی ئێمەی لەسەر نووسراوە. واتە بە هەردوو بارەکەیە ئێمە ناومان نووسراوە، لە لیستێکی ڕەشی ناشرینە و لە لیستێکی سپی جوانە لە ناو علیین و پیاوە گەورەکانە، لە لیستێکی تریشە لە ناو سجین و پیاوە خراپەکانە. اینجا کوڕ ئەو کوڕەیە بە درێژایی ئەم ئیمتیحانە، بە درێژایی ئەم تەمەنە بچێ ناوەکەی لە لیستە ڕەشەکەیە بڕەش کاتەوە کوردوتەنی، لە سپیەکەیە سپی کاتەوە و جوانی کە بۆ ئەوەی کە لێرە دەرکەوێ. اینجا شوێنی خراپەکەی، شوێنی جەهەنمەکەی لە ناو جەهەنمە ئەدەن بە کابرایەکی تری بێدین، شوێنی بەهەشتەکەشی لە ناو بەهەشتا نەکی خۆی هی دراوسێکەشی ئەگرێ. ئەبینیوتانە کەسێک لە ژیانی خۆیان ئەڵێ کاکەوە تۆ خەریکیشی ئەم ماشەڵاڵە بیلەکە و گەورەیە، ئەڵێ ئاخر هی دراوسێکەشم کڕیوەتەوە خستومەتە سەری، ئەو بۆیە ماشەڵا ئاوا خۆشە و گوێی میوانم هەیە و دیوەخانەکەم گەورەیە. بۆیە لە بەهەشتا هم فيها خالدون میراتگری تۆ، میراتگری چی؟ میراتگری ئەو کەسەی کە وعد بوو بێتە بەهەشتەوە لە تەنیشتەوە بێ، چوو بۆ جەهەنم، ئەو شوێنەکەی تۆ لێ بە میراتەگرێ لە جەهەنم، تۆ شوێنەکەی ئەو لێ بە بەهەشتا بە میراتەگریت. الله قورسە نەخێر. خوای گەورە فەرمێ ئولائیک هم الوارثون. ئەوانە میراتگرن. ئەزانن ئێوە پیاوێک بە درێژایی تەمەنی خۆی کرێکارە، مۆزەفە لە دایرەیەکە، ناوی هینتان بیستووە؟ خانی معمەل بیستوتانە؟ ئەی شەکرەکەتان بیستووە؟ ئەی خانۆکانی سەرشناتان بیستووە؟ چی ئەزانێت چیرۆکی ئەمانە چی بوون؟ کاتی خۆی کە حکومەت بوو، خەمی میلەتی بوو، کۆمەڵێ خەڵکی ئالەم شوێن و لەم معمەلانەیە جێگیرە کرد، ئیشی پێکردن. بەڵام لە مقابلە هەر یەکەیان خانوویەکی ئەدایە بە مەرجێک، ئەبوایە ئەو کەسە بە درێژایی 30 ساڵ لەو مەعمەل و لەو کارگانەیە خزمەتی کردایە. اینجا پارەیەکێدایە بەشی بژێوی ژیانی خۆیە کرد و بەشی ئەوەشی لێ ئەکرد کە مانگانە قەرزی خانووەکەی باتەوە، توا لە ئەخیرا خانووەکە بوو بەی خۆی. کابرا 30 دانە ساڵ هەوڵ و ماندوو بوون و عەزیەت و شەو نوخۆنی و دەوام و خەفارەت لە ئەخیرا خانوویەکی بۆ بەجێما. ئێستا خوای گەورە فەرمێت ئەو تەمەنەتم بەرێ، ئەو ژیانەتم بەرێ، ئەوەی کەوتومە جێبەجێی کە، ئەوەی کە لە کارگە و موەسسەسەکەیان پێم وتووی قورس نییە، جێبەجێی کە فردەوست هەیە. خەڵکە 30 ساڵ تەمەنی داناوە بۆ خانوویەک. من و تۆ ناتوانین بۆ پرۆژەیەکی گەشتیاری کە هەموو شتێکی تیا بێ بڵێن بۆ خۆتان کورە لەوێ ژنیشمان بۆ بێنن، مەصرفیشمان کەن، خواردنیشمان بنێ، ژیانمان لە خۆشییا بێ. اینجا هم فيها خالدون بە ئەبەدی تیا بژیت. ئەمە دەست چێ ئەکەوێ؟ ئەمە ئەبێت چ براوەیە بێ کە بتوانێ ئەمە بەدەستخات. بەراوردی خانوویەکی پوچەڵی دنیاکەن کە 30 ساڵەکە تەواوە بێت، ئەو نە کۆنە بێ، ئەبێ تێکی بیت و سەر لە نوێ دروستیکەیتەوە. بەڵام خانووی بەهەشت، ماڵی بەهەشت، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئیذا سەئەلتموه فاسئلوا الفردوس. ئەگەر داوای بەهەشتان کرد نەچن داوای خوار بەهەشتکەن، نەچن داوای قەراغی بەهەشتکەن، فاسئلوه الفردوس.
داوای فردەوس کەن بۆ فإنه وسط الجنة ناوڕاستی بەهەشتە وأعلى الجنة بەرزی بەهەشتە لقد پاڵەکەی باشتە ومنه تنفجر الأنهار ئەلێوێشەوە هەموو ڕووبارەکان لێوێ سەرچاوەگرن کە بەژێر خەڵکا دێ الله تجري من تحتهم الأنهار هەر هەمووی لای تۆ سەرچاوەگرێ لە فیردەوسەوە اینجا وفوقه عرش الرحمن لسروته عرشي پروردگار الله يعني توي سكن لجا عرشي يعني اوهم سوريا ودر وجوهر لايتا لجور ستوا ايشكا بو كسروته عرشي پروردگاره لما خوشتر ابي انسان بتماي چيتر به لا يبغون عنها حولا كانسان جيشت بهشت بتايبتي لفردوس بتماي شوينيكي ترنيا حەزی لە هیچ شوێنێکی تر نییە بۆ چکە ئیترمە چڵەپۆپەکەیەتی لەمە زیاتر شوێنی ناوێ بەڕێزەکەم تو ئەتوانی ئەمە بکڕیت بەڵێ قورسە نە بەخوا قورس نییە قەسەم بە پەروەردگار بەقەدەر ئەو یاریچیە ماندوو نابی کە بە تەمای کاسێکە و لە ئەخیری یاریەکەیە بیبات دوایی کە ئەیدۆڕێنە ئیتر ئاوالەیەکەوێت دووسێکە سندڵێنە و ئاشتێکەنەوە و بەرزێکەن و ماچەکەن بۆی کە ئەزیەتەکەی ماندووبوونەکەی لەبیر بچێتەوە واللهی بەقەدەر ئەو یاریچیە ماندوو نابین بزانین ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە ئەمەمان دەگیر بێ قورس نییە وازانن هەر بۆ خەڵکێکی زیرەک و عالم و مامۆستایە نەبەخوا واللهی بە پشتیوانی پەروەردگار کۆمەڵێکتان ئاوا لە فیردەوسا ئەبینم ئەگەر من ئەهلی ئەوێ بم واللهی لەوانەیە سەمناڵێ بێ لەوانەیە پیرێ بێ لەوانەیە پەکەوتەیە بێ لەوانەیە ئافرەتێ بێ کە کەس لێرە حسابی بۆ نەکا ئەلە مامۆستا بیری ئەو ڕۆژە باسی فیردەوسە بۆ کردین و ئاوا لاو شیرینی کرد و تووشی و خوێتە کرد و بەخوا من لەو ڕۆژەوە بڕیانمە وتم بەخوا لە ئێسەوە ئیشی بۆ ئەەکەم لە ئێسە هەوڵی بۆیم قورسە نەخێر دوو ئاەتی ئەفەرمێ نوێژەکانتان دانەیەکی تریش ئەفەرمێت ئاگاتان لە قسە و قسەڵۆک و قسەی پڕ و پوچ و ئیشی پڕ و پوچ و ڕەفیقی خراپێ دانەیەکیشی ئەفەرمێ ئاگاتان لە داوێنتان بێ لە حەڵاڵە بەکاری بێن لە حەراما سەرفی مەکەن دانەکەی تریشتانە فەرمێ ئەمانەت و ئیشەکان و پەیمانەکانتان جێبەجێکەن تەوا کاکەمە قورس بوو ئەمە لا إله إلا الله گریمان فیردەوسی لەلاب تو ئەو خوایە بۆ دنیای خۆمان ئەمەمان پێویست نییە هەر بۆ خۆت بزانە ئینسانێکی چەند سەنگینی چەند قورسی کە لە لەغو دوورەکەویتەوە کە لە قسە و قسەڵۆک دوورەکەویتەوە چاو لە شەرەفی خەڵک نییە ئینسانێکی ئەمانەت پارێزی لا شوێنێکەوە دەرکەوتی خەڵک دەستێ بەسمەوە بۆ گرێ خۆشیانەوەی بەڕێزی پیاوێکی دەوڵەمەنی چاو لە ماڵ و مناڵی خۆتە تەبای ئەومە دڵە خۆشە ئەڵی مەلیک و پاشای لە ماڵی خۆتە چی ئەمەی دەسەکەوێت بەرە بەڕێزەکەم ئەوانەی کە لە جەهەنەمان هەڵن چی قالوا ما سلككم في سقر ئێوە چی ئێوە گیانە ئەم شوێنە ناخۆشە خوای گەورە پەنامان بە قالوا لم نكن من المصلين عكسي فردوس نوێژ خوێنان نەبووین لم نكن من المصلين ولم نكن نطعم المسكين پیاوێکی زەکاتدەر و نانبدەژ نەبووین وكنا نخوض مع الخائضين خەڵک قەڵەباڵغیە کرد و خەڵک ڕایە کرد ئێمەش بەدوای خەڵکە هێڕامانە کرد خەڵکە ڕۆی ئێمەش بەدوای خەڵکە ڕۆیشتی ئەمە چکاکە چییە مۆزوعەکە چییە وەڵا نازانین تر خەڵک سێریان فلیماکە مەرسێریەکەین خەڵکە چیە بۆ ئەوە دەنگە ئێمە چین دەنگەین وەڵا خەڵک دوای ئەم ڕێبازەکە و تو ئێمەش وەڵا كنا نخوض مع الخائضين لنيو ايوانا برسكا يانا سرجاتك او هتا برسك بلا كاكا موضوعك تشيا قال والله نازم خلق بيني قلبالقي كابو مش قلب بالقي كوتم وكنا نكذب بيوم الدين قال تمام بالروج قيامه هات حتى اتانا اليقين فما تنفعهم شفاعه الشافعين كشفاعه يا بوناكا ابي شنكز صقرات يا تابارتوا بلا ما مصاتو اهل في دوسي قربان بم من تو شرمان بسريك وبها شريك وخريق بين هذا راوسي بوي رفيقي مكتب بوي بشفاعتكم بناكي زانه شنكس ئاڵێ بە دامێنە پاکەکەی تۆوە لە دامێنە پاک پیسەکەی ئەو خۆش ببرێ ئەمە دەست هەموو کەسێک ناکەوێت هەر لە دنیای خۆتە قوتابیە بەتەمای سەرکەوتوو بێ لە کام ڕێیانەوە سەرکەوتووە بێ تخوا قوتابیەک هەتا وەکو بەیانی بە دیار فلیمی خراپ و ڕسمی خراپ و ئافەتی خراپەوە بەتەمای مە دەرەجە بێنێ بەتەمای سەرکەوتوو بێ بەتەمای ئینسانێکی مشورخۆری لێ دەرچێت نەخێر قەت ئەمە مەشروب خۆر و مشەخۆرە قەت نابێ بە ئینسانێکی چاک بۆیە نابێ بە ئینسانێکی ئەمین کابرا بینیت هەتا وەکو دەنگی پێ ئەدرێ هەتا وەکو سەوتەکە ئەهێنێ
کاکە دەنگم پێبەن ئەوەتان بۆکەم وعد بێ وعدی پیاو دوایی دەنگەکەت پێیا و چووە پلەی خۆی اینجا لا ئەمانە ولا عهد والذین هم لأماناتهم وعهدهم راعون هیچ پەیمانێ تەلەفۆنەکەش داخا جوابی کەسیش نایەتەوە هەڵێ گرنگۆی من خۆم گەیشتمان پلەیە ئێوەش خەمێکی خۆتان بخۆن کابرایە گەڵێ لە ئینتەرنێتا بڵاوی کردەوە وتی ئێتانەیە فێرتان کەم چۆن بن بە ملیۆنێر تیان ئەرە وەڵڵا مان حەزەکەین بین بە ملیۆنێر وتی دەیەکی $1 بۆ بنێرن فێرتانەکەم چۆن بە ملیۆنێر یەکی دۆلارێکی بۆ نار ئەو هەموو لایک و فۆڵۆوەی هەبوو یەکی دۆلارێکیان بۆ نار وتی ئەو خەڵکی لە من بوو بە ملیۆنێر ئێوەش خەمێکی خۆتان بخۆن ئەوایە خەڵکەکە ئاوا لەسەر شانی تۆ بەرزە بێتەوە دوای جوابی خەڵکەکە نایەتەوە بۆ چکە هەر بۆ دنیای بووە ئەی تۆ بە تەمای قیامەتی تۆ یەک خۆشەویستەکەم مالیکی کوڕی دینار قسەیەکی جوانی هەیە ئەفەرمێ حەزەکەم لە ڕۆژی قیامەتە خوای گەورە زینوم کاتەوە عەلا ڕوئوسی الخەلائق بەسەر هەموو خەڵکا کە خەڵک هەمووی زینووە بێتەوە بڵێ مالک بڵێم لەبەیک یا ئەڵڵا ئەی خوای گەورە لە خزمەتتا بفەرمێت داوا بکە بڵێم خوای حەزەکەم یەک سوژدە بۆ بەرم سوژدەیە بەرم سەر بەرزکەمەوە بزانم خوا لێم ڕازی بووە اینجا بڵێ مالیک کون تورابا فەئەکون تورابا بەس بزانم خوا لێم ڕازی بووە اینجا بڵێ بەرەوە بەگڵ حەزەکەم بمەوە بەگڵ ئەها خەڵکێک ئاواتی لە چوایە حەزەکە بگا بە چی خەڵکێکیش هەموو ئاوات و هەموو شتێکی لە دنیایەکی پشکۆلەیە کۆ کردوتەوە بنیایەکی ئەوەندە دنیای خۆشەویستەکەم بۆ یەخوای گەورە فەرمێ وئین الدار الآخرة لهي الحيوان ئاگاتان لێ بێ ژیان لەو دیوە ژیان لە بەهەشتایە ها بینن بەتەمانە بووین ڕەمەزان بڕوا بەتەنەمانە بووین ئەمساڵ بڕوا ڕۆی ئاخر شەوی ڕەمەزان دەقەسەم بەخوا ئاوا هەموو ژیانمانە ڕوا ئاوا ماڵاوای لەم تاقیکردنەوە شەکەین من کە ئیمتحانی فاینەڵم تەواو کرد لە بۆردا الحەمدولایە یەکەم بووم وتیان ئیمتحانی قورسە ماوە وتم یەک ئیمتحانی قورسە ماوە لەمە دەرچم تەواو نەجاتم بووە بۆیە فمن زحزح عن النار وأدخل الجنة ئەوەی لە جەهەنەم زحزح یعنی چی یعنی ئەها ئاگرێکە کەوێتەوە لە شوێنێکە ئەڵێم بە قوربان تا ئەو سایەقە بێنە دەرەوە لە سیارەکە بانە سووتێ پێوەی بەس زۆر دەرگاکەیتەوە دەرەهێنیت ئەها ئەو ماڵە ئەڕوخێ پیاوی چا بە ئەو خەڵکە دوور خەنەوە باوەکو بەسەریانە نەڕوخێ ئەمە پێوتێ زحزح بە پەلەیەکێک لەژێر شتێکە لەژێر دار و پەردووە ڕزگاکە ئەمە پێوتێ زحزح خوای گەورە فەرمێ ئەوەی لە جەهەنەم ئاوا لە لێواری جەهەنەم نەجاتی بوو هاتە ئەمدی و فقط فاز ئەمە سەرکەوتوو ئەمە گرەی بردەوە ئەژنا تۆ لە دنیایە وەڵا لە 6 دەرەجەیم ئاوا بوو وەڵا لە یاریە دەرەجەم ئاوا بوو وەڵا لە فلان شوێنە کاپتن بووم وەڵا لە فلان تیجارەتە ئەوەنە ملیۆنێر بووم بەخوا هیچی بە یەک پولی قەڵم ناخوا وما الحياة الدنيا إلا متاع الغرور هەر هەموو ئەمانە بیرە چێتەوە بەڵام یەک بردنەوە بیر ناچێتەوە چییە؟ بردنەوەی بەهەشت و فردەوس بیر ناچێتەوە بۆیە ئەبێ چی بین؟ ئەبێ براوەی نەبراوە بین براوەی چی؟ براوەی نەبراوە بین ئیتر دڵمان لە هەموو شتێ بەوە خۆشتر بێکە الحەمدوللا گەیشتوونەتەوە پلە و پایە لە ڕۆژی قیامەتا خۆشەویستەکەم خوای گەورە ئەوەلین و ئاخەرین کۆوە کاتەوە هەر هەمووی لە ئەسەرێکە هاتووە ئەڵێ بە حەدیسەکەتان بۆ باسکە ئەفەرمێت هەمووی کۆوە کاتەوە خوای گەورە فەرمێ هەر کەسێک دوای هەر شتێک کەوتووە با دوای کەوێت فەرمێ هەر یەکەوە کەوێتە دوای شتێک کە دوای سەڵی بێت هەیە کەوێتە دوای زەلامێ هەیە کەوێتە دوای عەلەمێ هەیە کەوێتە دوای مشکێ جرجێ هەیە کەوێتە دوای گایەک هەر یەکە و شتێکە پەرستێ دوایەکەون ئینجا خوای گەورە خۆی پیشانی موسڵمانەکانەیە فەرمێ ئەوە ئێوە لێرە چیەکەن بۆچی وەستاون ئێوە بۆ دوای خەڵک نەکەوتون ئەڵێن نەعوذ بالله من پەناگرم بەخوا لە تۆ خۆشی خوایە بەڵام خوای گەورە خۆیان پێ ناناسێنێ جارێ ئەڵێ ئێوە بۆ وەستاون بۆ لەگەڵ خەڵکانە ڕۆیشتن اینجا ئەڵێن ئێمە خوامانە پەرست لە دنیایە ئێستا چاوەڕێی خواکەمانی ئێرەش ناجوڵین هەتا خوای خۆمان نێت خوای گەورە لەو لاوە ئەسوڕێتەوە بۆیان ئەڵێ ئەوە بۆ دوای خەڵک نەکەوتون ئەڵێ نەعوذ بالله من کاکە دوای خەڵک ناکەوین ئێمە دوای خوا کەوتوین ئێمە مسلمان بووینی ئیمانمان بەخوا پەرتشمان بۆ خوا بوو هەتا خواش نییە ئەلێر ناکەوین
بۆ سێم جار خوای گەورە فەرمێ بۆ دوای خەڵک نەکەوتن. سەحابەکانە فەرمون ئەی پێغەمبەری خوا ئێمە خوا بینین، ئەفەرمون ئایا لە ڕۆژێکی بەدری چواردەیە زەرنتان پێگا گەر خوا ببینن؟ ئەوا خوا بینن بە ژوور سەتانەوە قەسەم بەخوا. اینجا ئەڵێ ئاخر جاریە خوای گەورە خۆیان پێ ناسێنێ، ئەڵێ من خوای ئێوە منتان پەرستووە دوام کەون. خوای گەورە بە ئاسمانەوە خۆی پیشانی عەبدەکانێدا اینجا سیڕاتیان بۆ ڕاخە، اینجا ئەڵێ هەرچی بەندەی منەوە پەڕێتەوە، هەرچی بەندەیە پەڕێتەوە، بەڵام بەشەتێ بەڕاستی خوای گەوری پەرستە بێ، لەسەر سیڕاتە مستەقیمەکە بێ، لە سیڕاتی جەهەنەمە پەڕێتەوە، کافرەکانە کەونە ناو جەهەنەمەوە. خوای گەورە پەنامان باش. اینجا وردە وردە ئەهلی بەهەشت جیابێتەوە چێتە باشتەوە، ئەهلی جەهەنەم جیابێتەوە چێتە جەهەنەمەوە، دیوارێکیان لە بینایە، بەرزیەکیان لە بینایە، لەو بینەیە کە لەو کاتەیە موسڵمانان لە فیردەوس و لە باشتان و کۆمەڵێکیش لە جەهەنەمان، لەو لەحزەیە بانکەرێ بانکاڵێ یا ئەهل الجەنە، ئەهلی بەهەشت بەڵێ لە خزمەتین، ئەهلی جەهەنەم بڵێ فەرموو، ئەڵێ ئەتەدرونە ما هذا، لە بینیا لەسەر دیوارەکە شتێکیان داناوە، بەرانێکیان داناوە ڕەش و سپی. ئەمە ئەناسن بە ئەهلی بەهەشت، ئەهلی بەهەشت ئەڵێن بەڵێ ئەو مردنە، خوا پەنامان بە مردینیان هێنا بۆ گیانمانەها بێتانێ لە دنیا چی پێکردین. ئەهلی جەهەنەم ئەزانن ئەمە چییە؟ مردن نەجاتمانە بێ، ئەمرین مردنیان هێنایەوە دەنگی پێبەن، ئەبێ بەهات و هاران ناو جەهەنەمان نەجاتمانە بێ لەم ئاگر و لەم سووتان و لەم ناڕەحەتیە. ثم أمر به فذبح، لو بينيا ڕێک مردنە هێنن سەرە بڕن، ئەڵێ یا ئەهل الجەنەتی خولود فلا مەوت، ئەهلی بەهەشت نەجاتتان بوو بڕۆن بژین بە نەمری، ئیتر براوەی نەبراوە بن، ئێوە جارێکی تر مردن نابینەوە. ئەهلی جەهەنەمیش ئێوە جارێکی تر مردن نابینن، بڕۆن لە جەهەنەمە هەتا ماون بمێنن. ئەگەر خوای گەورە مردنی پێش ئەوە سەر نەبڕیایە لە خۆشیە ئەهلی باشتە مردن، ئەهلی جەهەنەمیش لە ناڕەحەتی و دڵتەنگیان مردن، جەڵتە لەیان هەمویان. اینجا فەرمێ خوای گەورە فەرمێ وأنذرهم يوم الحسرة إذ القلوب لدى الحناجر كاظمين، ئەو ڕۆژی ناڕەحەتیە، أنذرهم يوم الحسرة. اینجا بیرەکاتەوە ئەڵێ ئای بەخوا مامۆستا زۆری پێوتین، بەخوا زۆریان نەسیحەت کردین، بەخوا زۆر لە ئاوا هاتە بەردەمان و ئەو تارانە و قورئان و ئاوا لامانە برد و دوورمان خستە و جۆمان لێ ناگرت، بە دوای شتی بێمانا و پڕ و پوچ ئاگەڕاین، ئەوە بۆیە ئاوامان لێ هات، كنا نخوض مع الخائضين، دەبخۆ بە دەردەبێ. خۆشەویستەکەم شوێنەکەت ئەمە ئەخیری دنیایە و ساقیترین شوێنە بۆ کەسێکیش دانراوە کە لە دنیایە خۆی ساقتە، بێ ئەرزش، بێ قیمەت، بێ قسە، بێ سیقا، بێ میتمانە، بێ وەعد، بێ ئابڕوو، بێ دامێن، هەر هەموو سفەتەکانی ناشرینی تایە. لێرانەیە ناوەکەی نووسراوە. ئەگەر یەک تۆز هەوڵ بە ئەم ناقیسە بەرزکاتەوە، ئەگاتە ئێرە ئەبێ بە پۆزتیف، ئەگاتە ساڵحین. ناوەکەی لێرە شەیە ئەگاتان لێی بێ، هەر ئاوا کە ئیشەڵا مردین، هەر یەکەمان ئاوا سێری ناوی خۆیەکە لە ناو ناوی خەڵکەکەی دۆزێتەوە کە سێرەکە ئەمە چینچینە، کە سێرەکە ناوی لە ناو ڕاستی جەهەنەمان نووسرا بوو، ئەوە نووسراوە خۆ ناوی منە، کە سێرەکە ناو ساڵحینیشان نووسراوە. الله کەسێرەکان ناو شوهەدایانیشان نووسراوە، کەسێرەکان ناو سدیقینیشان نووسراوە. بەس نابێ ناو پێغەمبەران نووسراوێ. خۆت خەڵی بژێرە کامەیت، حەزی لە کامیانە، ئەتەوێت لە کام پلەیا بیت. ئەمە بەدەست خۆتە خۆشەویستەکەم، بۆیە هەر یەکە لە ئێمە پلەکە و شوێنەکەی بۆ دیاری کراوە، کامیان هەڵە بژێرێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی خۆتان شپەرزان بکەن، سەدیدو سەدیدو یعنی تیر بگایەن ڕێک ناوەڕاستەکە، وەقاریبوو ئەگەر نەشەیە لە هەدەفەکە لە ناوەڕاستە بیە لە دەوروبەرەکەی نزیکی کەرەوە، وەئەبشروا دڵتان خۆش بێ، واعلموا أنه لن يدخل الجنة أحد منكم عمله، هیچ کەسێکتان بەکردەوەی خۆی ناچێتە باشتەوە. بۆ چکە فیردەوس ئەو نە گەورەیە، ئەو نە بەڕێزە، ئەو نە ئێمە وتمان خانوویەکی دنیامان پێ نابڕێ، لەبەرەوە کەس بەکردەوەی خۆی وتیانی پێغەمبەری خوا تۆش بەکردەوەی خۆ ناچیتە باشتەوە، فەرمی نەخێر ئیلا مەگەر خوای گەورە هەڵم کێشێ لە مەغفیرەت و ڕەحمەتی خۆی ئینجاچمە باشتەوە. کەواتە هیچمان کردەوەکەمان بەشی ئەوە نییە بمان باتە فیردەوس، بەڵام ئەبێ هەوڵ بین، ئەبێ ماندوو بین، ئەبێ عەزیەت کێشین، هەر یەک لە ئێرەوە دانیشێت
چێ بە تەمانی فیردەوسەیە، چێ بڕیارەیە ئەلێرەوە قەراری داوە لە جیاتوی کە بە دوای تۆپە ڕاکە، بە دوای دەرەجەیە ڕاکە، بە دوای پارەیە ڕاکە، بە دوای دەوڵەمەنی و خانوو ئافرەتە ڕاکە. لە ئێستەوە بڕیار بین هەر یەکەمان بە دوای فیردەوسەوە بین، لە کەم کەم و لە زۆر زۆر، بە ماندووبوونی زۆر، بە درێژخانی، بە ئیستیقامە، وردە وردە. چێ ئامادەیە بۆ ئەم بەهەشتە، بۆ ئەم فیردەوسە هەوڵ بین بەو میراتگری کە ئەچینە ئەو شوێنەوە. چۆن کەس بەستخوا لە دڵەوە ماشەڵڵاتان لێ بێ، چەند کەس بە تەمانیە بەستخوا بەڕاستی. ئەوە بۆچی بە تەمانی؟ بەڵێ بەڵێ ڕازی بێ قسەکە جوانە، بەڵام ئینشاءڵڵا بێ ئومێد نەبین، هەوڵ بین لە دەی یەکەم بین. ئەگەر لە دەی یەکەم ترازاین خۆ ئەکرێ لە سەتی یەکەم بین، خۆ ئەکرێ لە هەزاری یەکەم بین. ناکرێ باوکە جان، ئەبێ هەر یەکەمان ئەو نەورەی تیا بێ. ئەگەر بۆ لە فیردەوس ترازایەکەی وتە خوا فیردەوسەوە بەر نابیتەوە، بەس خوا نەخواستە لە بەهەشت بەربیتەوە. ئەمە موسیبەتە، ئەمە کێشەیە، ئەمە مەشاکیلە. بۆیە ئەم ئیمتیحانە خۆشەویستەکەم بە قورس بگرن. قەسەم بەخوا چاوە و قێنین هەمومان لی دەرەچین، هەرێکە چاو بنەوە قێنێ. ئێستا بزانە دنیا بجێشت چیەکەیت، دەوەرەوە وەرنەوە دنیا. الحەمدولله خوای گەورە ئەم جارە ژیانی پێبەخشینەوە. چی بکەین باشە، چی تیا بەدەست بێنین؟ وەڵڵاهی خۆشەویستەکەم هیچ شتێک هی ئەوە نییە ئینسان خۆی بۆ بڕەنجێنێ لەو بەهەشتە گەورەتر و جوانتر و نەبڕاوەتر. بۆیە ئەگەر هەوڵماندا لەم و دووە ئیشمان کرد بۆ ئەم کاسە هەوڵ بین، بۆ ئەم شوێنە هەوڵ بین و هەموو ئیشەکانمان لێرانە بێ. جا ئەمە بۆ خۆی هەموو جوبگەکانی حیاتی گرتووە کە خوای گەورە پێتەڵێ قەد ئەفلەح المؤمنون. یعنی چی؟ یعنی لە شیر پاکیەوە. بەخواڵن ماشەڵڵا شیری پاکە، زمانی پاکە، دەمی پاکە، داوێنی پاکە، دڵی پاکە، نیازی پاکە، هەرچی پاکەکانە لێرەنەیە جێ بێتەوە. هەر بۆ دنیای خۆت ئەبێ هەوڵی بۆ بی. بەخوا ئەگەر خوا نەخواستە بەبارەکەی تریشا بکەوین، هەرچی پیسەکانە لە دەم پیسی و لە داوێن پیسی و لە خراپەکانی لە هەموو پیسەکانی ترا لێوا جەمانە بێتەوە. وەڵڵاهی بۆ دنیای خۆمان باشە بۆ ئەم شوێنە هەوڵ بین. وەڵڵاهی بۆ دنیای خۆمان خراپە. اینجا چ جای ئەوەی کە ئەی بۆ قیامەت بێ، لە قیامەتە ئاوە زۆرتانە بینیم نیەم بۆ لام ئەلە مامۆستا تۆ من ناناسی، ئەلەم نەخێر، ئەلە مامۆستا بیریە باسی فردۆسە بۆ کردین، ئەلێ بەخوا من لە ڕۆژەوە بڕیارم ما پێی گەیشتم. اینجا دەسەکەینێ ملی یەکتری ئەلحەمدولله سوپاسی خواکەی دیای نام شوێنە. ڕۆژێکان ئەلێڕیان نوێژمە کرد لەم ڕەمەزانەیە، ویسمان تەراویحەکە بەجێ بێڵم و بڕۆم. مسلمانێکی ئێستا لەوانەیە لە ناوتانە دانیشت بێ، تەوقەیەکی لەگەڵا کردم، وتی کاک دکتۆر تیم پیاوێکی زۆر خراپ بوو، پیاوێکی زۆر خراپ بوو. وتی شەوێکیان لە ڕادیۆیا جۆم لە وتارێکی تۆ بوو، لەسەر ئەو وتارەم تۆ بم کرد. وتم باسی چیمە کرد؟ وتی وەڵا باسی موتە کرد، مو چۆنێتی دروستبوونی مو. ئەی خوایە 4 ساڵ لەمەوە پێش وتارێکم بە ناوی ئاخۆ ناجبینن زنجیرەیەکم تۆمار کردووە، یەکیان باسی مو بووە. چوزانم خوای گەورە هیدایەتی موسڵمانێکی پێدا. بۆیە ئومێدەکەم ئینشاءڵڵا چۆن خەڵکێگەی ساکەنە سوپاسمانەکە لە دنیاە لە قیامەتیشە ئاوا ببینین. بڵێ بەخوا مامۆستا خۆی مەتوانی فردەوس نەبووین، وتمان ئێمە پیاوی ئێرە نین، بەڵام بیرمان کردەوە ئەتوانین بڵێ هەوڵی بۆ ئەدەین، ئیشی خۆمانەکەین. سەدیدی و وەقاری بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێری کردوین هەوڵ بین خۆمان ماندوو بکەین، ئیشی بۆ بکەین بە پشتیوانی خوای گەورە پێگین. اینجا دوعاشی لە پاڵا بێ. بۆیە خۆشەویستەکەم ئەم زنجیرەیە لە بیر مەکەن، بەردەوام بە مێشکی خۆتانی بێنەوە. بزانن ئێستا ئێوە لە دەورەیەکە ناوتان نووسیوە پێی ئەوترێ دەورەی فیردەوس، پێی ئەوترێ ڕێگەی فیردەوس. هەر یەکە و هاتوۆتە ئەم قوتابخانەیە. دوایی لە ئەخیرا بە شەهادەیە دەرەچین کە پێی ئەوترێ براوەی نەبراوە، بە کاسێ دەرەچین کە ئیتر ئەکرێتە تاجێک و ئەکرێتە سەرمان. ئینجا کە سوکارمان پێ خۆمان شانازی لەوان پێواکەن، باوکمان دایکمان لە ناو ئەهلی باشدا ئەڵێن سەیری کاو کوڕەکەی منە بینن ئێستا ئیبن بۆ فیردەوس.
إن شاء الله منیش ماوەیەکی تر داوای تەرفیعەکەم ئەچم بۆ لای کوڕەکەم لە فیردەوسا لای پێغەمبەران و پیاوچاکان جارێکیان یەکێک بە تابعیەک ئەڵێ یەک شتم پێ بڵێ باشتم لا خۆشەویستکە ئەڵێ پێغەمبەری خوای تایە صلی الله عليه وسلم والله ئەگەر فیردەوس بەس پێغەمبەری خوای تیا بێ بەس پێغەمبەرانی تیا بێ بەسە بۆ ئینسان کە هەوڵی بۆ با خۆیمان بۆمان دووکە عەجێت کێشێ بۆی کە بیگاتێ لەبەرەوە بەڕێزەکانم ببن بە میراتگری فیردەوس خوا نەخواستە با نەبین بە میراتگری جەهەنم و شوێن و تەوقی خەڵکی تریش بێ بەشانمانە ئەو مەدالیایی کە ئەمانە مەدالیای فیردەوسە گەورەتر و گەورەتری کەین هەوڵ بین بە پشتیوانی خوای گەورە هەتا ساڵێکی تر ئەم کاتە وەرەقەیەکی سپی لەگەڵ پەروەردگارە هەڵبینەوە و بڵین خوایە ئێمە لێرە ئاهدمان کردووە پەیمانمان داوە بڕیارمان ناوە ئیشەڵڵا ئاهدەکەمانە پارێزین تۆش هەوڵمان بە و تۆش لە هەوڵمانە بە تۆش هاوکاریمان کا بۆەوەی کە ئیشەڵڵا بتوانین ئەم پلەیە بەدەست بێنین خوای گەورە لەقەد ئەفلەح المؤمنون حسێبمان کە و ئەو پیاوانە بین کە ئینشاءالله لەگەڵ پێغەمبەران و صدیقین و پیاو چاکانە أولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا لقل أوبيا وأنا يكون من كاتوا السلام عليكم ورحمة الله وبركاته